یەکێک لە هەرە داهێنانە بەربڵاوەکان بۆ بەرهەمهێنانی کارەبا ئەوەی ژینگە پیس ناکات بریتیە لە ڤۆڵتەی کارەبایی، واتە ئەو پانێڵانەی خۆر کە لەسەر ڕووی ئاو لەنگەر دەگرن و تێیدا پانێڵی گلدانەوەی تشی خۆر لەسەر تەختی ئاوەکە جێگیر دەکرێن، وەک لەسەر دەریاچە و بەندا و هەروەها دەریاکان. هەندێک لە پرۆژەکان لە ئاسیا تیاندا بە هەزاران پانێڵ لەخۆ دەگرێت بۆ بەرهەمهێنانی سەدان میگاوات. پرۆژەکانی بەرهەمهێنانی کارەبا لە ڕێی پانێڵی خۆرەوە زیاتر سەرنجڕاکێشن بەهۆی ئەوەی دەتوانرێت لەسەر ڕووی ئەو دابنرێن ئەوانەی لە وێستگەکانی بەرهەمهێنانی کارەبا بە ئاو نزیکن و هەروەها لە هێڵی گواستنەوەی کارەباش. لەو وڵاتانەی کە بە زۆری پشت بە کارەبای بەرهەمهێنرا و بە وزەی ئاو دەبەستن، ئەو نیگەرانیانە لە ئارادان کە ئایا لە کاتی وشکە ساڵیدا بەرهەمهێنانی کارەبا چۆن دەبێت. هەروەها بەهۆی گۆڕانی کەشوهەواوە پێشبینی ڕووداوی زیاتری دژواری کەشوهەوا دەکەین. جا کاتێک ئێمە بیر لە وشکە ساڵی دەکەینەوە، ئەو کاتە بەکارهێنانی پانێڵی خۆر بۆ بەرهەمهێنانی کارەبا دەبێتە بژاردەیەکی دیکە وەک وزەی خاوێن. هەر بۆیە لەبەری پشتبەستن بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا بە ئاو، ئیستا وەک بژاردەیەک دەتوانرێت پانێلەکانی خۆر ئەوانەی سەر ئاو دەکەون بۆ ئەو مەبەستە بەکاربهێنرێن. سیستمەکانی بەرهەمهێنانی وزەی کارەبا بە پانێڵی خۆر لەسەر ئاو سوودێکی دیکەی هەیە، ئەویش ئەوەیە کە بەر تشکی خۆر کەوتن کەم دەکاتەوە و پلەی گەرمای ئاو و هەروەها کەمکردنەوەی گەشەکردنی قەوزەی زیان بەخشیش. ئەم جۆرە سیستمەی بەرهەمهێنانی کارەبا بە تشکی خۆر زیانی بۆ ژینگەی ئەم شارۆچکەیە نییە. ئێستا لە شارۆچکەی ویندەرز لە کالیفۆرنیا 5,000 پانێڵی خۆری لەسەر ئاو دانرا و لەسەر یەکێک لە دەریاچەکانی ئاوەڕێی ئەو شارۆچکەیە هەیە. ئەم سیدمانەی پاناڵی خۆر کە بەسەر ئاوە لەنگەر دەگرن ساڵانە بڕی 350 تۆن دووەمکۆکسیدی کاربۆن کەم دەکەنەوە، هاوکات بە ڕێژەی لە سەدانەوەتی کارەبای پێویست بۆ هەموو کارەکانمان بۆ دابین دەکات. شارۆچکەی ویندەرز لە کالیفۆرنیا پانێڵەکانی خۆر لەسەر ئاو بەسترا و بۆ بەرهەمهێنانی کارەبا بەم سیستمە لە هەمان ئەو کۆمپانیایە بەکرێ دەگرێت کە هەر خۆشیان پانێڵەکان دەبەستن. ئەمە وەکەوە نییە کە ئێمەوە بەرهێنان لە پرۆژەیەکدا بکەن کە هیچی لێ نەشنێنەوە، بەڵکو ئێمە لە ئێساداوە سوودی لێوەردەگرین و هەروەها بۆ 25 ساڵی داهاتووش. ئەم دەریاچەیە لە ڤرجینیا یەکێکە لە نزیکەی ئەو 25,000 ناوچە ئاویانەی کە دروستکراوی مرۆڤن لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا، ئەوانەی لەلایەن لێکۆڵینەوەیەکی حکوومەتیەوە دیاری کراون کە گونجاون بۆ دانانی پانێڵی خۆر لەسەر ڕووی ئاوەکانیان بۆ بەرهەمهێنانی کارەبا و ئەو پانێڵانە لەسەر ڕووبەری یەک لەسەر چواری هەریەک لەو بەنداوانەدا دەبەسترێن. نزیکەی لە سەدا 10 وزەی کارەبای پێویست بۆ ئەمریکا بەرهەم دەهێنێت. بۆ ستیڤ هێرمن، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.